بینەرانی عزیز بەردەوامین لەگەڵتان بۆ قسەکردن لەسەر تەوەری ئەم جارەی بەرنامەی بەکراوی کە تایبەتە بە قسەکردن لەسەر ڕووداوەکانی ئەم دوایەی شاری هەولێر. مامۆستا دێمە لای تۆ بەر لە ناوبڕەکە کاک نەریمان وتی لەم کەیسەدا لەم مەسەلەیەدا ئەمەی گۆڤاری چرپە یاسای ڕۆژنامەنووسی پێشێل کراوە و سەرنووسەرەکەش نەدەبوو دەستگیر بکرێت دەستگیر کراوە. پێت وانییە ئەمە کاریگەری یاخود فشاری لایەنە ئیسلامیەکانە لەسەر حکوومەت بۆ ئەوەی حکوومەت هەنگاوێک بنێت بە ئاراستەیەکە کە دڵی ئەوان ڕازی بکات و لە بەرامبەردا یاسا پێشێل بکات؟ من پێم وایە باشترە بڵین فشاری خەڵکە، ینی فشاری خەڵکێکی زۆری موسڵمانە، ینی شتەکەوا دروستتر و جوانترە. ڕەنگە هێزە ئیسلامیەکان جاری پێشوتم لە هێزەکانی کە نیگەرانترن و ئەمە مافی حەقێکی سروشتی و طبیعی خۆیانە، بەڵام لەم قەزیدا هەموو خەڵک نیگەران بووە و زۆرینەی هەرە زۆر. تەمەن مامۆستایانی ئاینی کە لە مزگەوتی سەواف کۆبوونەوە خەڵک بەدەمیانەوە چوو دواتر لەگەڵ سەرۆکی حکوومەت کۆبوونەوە، مامۆستایانە تەنها هەر نمایندە و نوێنەری لایەنە ئیسلامیەکان نەبوون، مامۆستای ئاینی مامۆستای سەرمینبەرەکان بوون ڕۆشت بوون و ڕەنگە هێزە ئیسلامیەکان یا ئاگادار نەبوو بنیا بەڵام باس لەوەش دەکرێت لە کەناڵەکانی ڕاگەیاندنی ئۆپۆزیسیۆنەوە بە تایبەت بڵین ئیسلامیەکان ڕەتفعلەکان یاخود وتارە حەماسیەکانی ئەو مامۆستایانە بڵاو کراونەتەوە. ئەمەش کاریگەریەکی سلبی داناوە لەسەر ئەوەی کە خەڵک زیاتر بە جۆش و خرۆشەوە بچێتە ناوە مەسەلەیە و لە کۆتاییدا توندوتیژی لێ بکەوێت. من پێم وایە شتێکی زۆر چاوەڕوان کراوە لەم گۆڤارەدا، یعنی سوکایەتی بەخوا کراوە و بە پێغەمبەر کراوە سەلامی خوای لەسەر بێت، بۆ شتێکی زۆر سروشتیە خەڵک زۆر تووڕە بێ. یعنی ئەمە سوکایەتی نییە، ئێمە هەندێک سوکایەتیمان هەیە لەژێر پەردەیە. بۆ نمونە زۆر جار قسە کراوە لەسەر ئیسلام، بەڵام لەژێر پەردەی ئیسلامی سیاسی کراوە زۆر کات بەو ناوە، بەڵام ئەم جارە ڕانی ڕاستەوخۆ قسە لەسەر خوا کراوە، ڕاستەوخۆ قسە لەسەر پێغەمبەر کراوە، ڕاستەوخۆ لەسەر پەیامەکەی کراوە. بۆیە لەو قەزیەدا خەڵک بە تەواوی نیگەرانە. هێزە ئیسلامیەکان ئەگەر نیگەرانیەکان ئەیڵێ مۆجارێککە زیاتر بێ و ئەمە ناشی شارنەوە کەوان لەسەر پرسە دینیەکان ڕەنگە بە جوابتر بن لە هەرێمی کوردستان. ئەمە کارێکی سروشتیە، بەڵام ئەم قەزیە هەموو خەڵکی نیگەران کردووە و حکومەتیش من پێم وایە کارێکی باشەکە، یعنی بۆ دامرکاندنەوەی تووڕەیی خەڵک و بێ ڕێگایکی یاسایی بگرێتە بەر و یاسایی نەبووە، یاسای پێشێل کردووە لە قانونی ڕۆژنامەنووسی. حتا ئەگەر ینی من نازانم ینی ئەوە بۆ حکومەتە گەڕێتەوە پێویستم پرسیارە لەوان بکرێ، ینی چۆن سەرنووسەرێک دەستگیرەکەن و نیازمەند تەیدیەوە ناکەم بەڕاستی. ئەمە پرسێکە بۆ خۆیان ئەگەڕێتەوە، پێویستە حکوومەت لەو ڕۆ وەڵامداتەوە. کاکتۆر جوانی وت بەڕاستی ینی ئێمە هەمیشە بگەڕینەوە سەر ئەم قەزیە. من پێم وایە کار یادگار، ینی ئێمە کۆڵەکەکانی حکومداری لە هەرێمی کوردستان لاسەنگن. کۆڵەکانی حکومداری تۆ پەرلەمانت هەیە، ئەم یاسایانە پەرلەماندەری کردوون. جارێ ئەرچی یەکەمی پەرلەمانە چاودێری جێبەجێکردنی ئەو یاسایانە بکە کە نەیکردووە، زۆر جار یاسای دەرکردووە چاودێری جێبەجێکردنی نەکردووە. دووهەم ئەرچی پەرلەمانە فعلەن زۆر جار لێپرسینەوە بکە، ئیستیجواب بکە لەسەر ئەم کارانە نەیکردووە. بۆیە لەلایەن ناحەی پەرلەمانەوە واتە پرسی بە دوواداچوون و پرسی چاودێری و پرسی ئەوانە لای پەرلەمان پرسێکی لاسەنگە بە تەواوی. پەرلەمان بەو ئەرکە هەڵنەستاوە هەموو لای قسەمان لەسەرەوەی. دووهەم داواکاری گشتی و دەستەڵاتی دادوەری لە هەرێمی کوردستان لەبەردەم پرسیاردایە. خەڵک چاوەڕوانی زۆرش لە دەستەڵاتی قەزایی ناکە، بۆ چونکە دوای هەفتەی شوبات تا ئێستاش تاوانبارانی هەفتەی شوبات لەسەر شەقا من ئەسوڕێنەوە ئازادن لە ماڵەکانی خۆیان. بۆیە کە دەستەڵاتی قەزایی لەو ڕۆڵی نەبینیەوە خەڵک لە قەزەی کەش چاوەڕووی لێ ناکات، ینی بۆی خەڵک خۆی دێتە جواب. کاک فازیل دێمە لای تۆ. مامۆستا لە قسەکانی ئاماژەی بەوە کرد کە پەرلەمان وەکو پێویست بە ئەرکی خۆی هەڵنەساوە، تەنها ئیشی تەشریعەکەی کردووە و لایەنی ڕێقابە و چاودێریەکەی بەجێشتووە و هیچ گرنگی پێنەداوە. وەڵامی تۆ چییە؟ بۆچی پەرلەمان تا ئێستا ئەم کاری نەکردووە؟ من پێشەوەی مەسەر ئەسڵی ئەم پرسیارە هەردوو ملاحەزە بەوەی جەنابی کاک دکتۆر و کاک نەریمان ئیشارەتیان پێدا و لە قسەکانی پێشووی منە من نەموتوە لە هەولێر خۆپشاردان نەبێ، وتومە لە هەولێر ئاژاوەگێڕی نەبێ، فەوزا نەبێت. ئەگینا هەندێک خۆپیشاندان هەیە کە ئیلاقەی بەشارە نووسی میلەتەکەمانەوەی مەفروزە لە هەولێر بکرێ لەبەرەوەی قونسڵخانەی وڵاتانی تێدا. وەکو چێت جۆرە خۆپیشاندانێک گەر بە کورتی ڕوونیکەیتەوە؟ خۆپیشاندان لەسەر مادەی 140
خۆپیشاندان لەسەر مافی ڕەوای خەڵکی کوردستان، خۆپیشاندان لەسەر ئەوەی کە لایەنێک مافەکانی پێشێل بکرێت لە لایەنی دەسڵاتەوە، خۆپیشاندان لەسەر زوڵمی وڵاتێک کە وەکو ئێستاکە زۆر جار زوڵم لە ئێمە دەکرێت لە لایەنی هەندێک لە وڵاتەکانی دەوروبەرەوە تۆبارانی گوند و لادێکە شارەکانی ئێمە دەکرێت. چی سەبارەت بە مەسلەی خۆپیشاندان لەسەر بنبڕکردنی گەندەڵی و خۆپیشاندان لەسەر پێشێلکردنی مافەکانی مرۆڤ، ئایا ئەمەش ڕەوایە کە خۆپیشاندانی لەسەر بکرێت؟ هەر شتێک کە ئیلاقەی بە چارەنووسی ئەم میلەتەوە هەبێت لە بواری چاکسازی بنبڕکردنی گەندەڵی دیاریکردنی چارەنووسی میلە جێبەجێکردنی مادەی 140 پێشێلکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان هەمووی ڕەوایە خۆپیشاندانی لەسەر بکرێت. ڕێگەشی پێ نەدراوە؟ نا هیچ کاتێک ڕێگری لێ نەکراوە. بەڵام بۆ هەندێک جار کەواتە خەڵکی هەولێرن کە نایەنەوێ خۆپیشاندان بکەن، مەبەستی تۆ ئەوەیە؟ کاکە یادگار ئەگەر ڕوخسەتم بی هەم خەڵکی هەولێر ئێوە خۆپیشاندار بکە و زۆر جاریش خۆپیشاندار کراوە، خۆپیشاندانی هەزارەها خەڵکیش لە لایەنی خەڵکی هەولێرەوە لە هەولێری پایتەخت کراوە. بەڵام هەندێک کات تەماشایەکی مەسەلا پارەکە ڕێگری کراوە لە کاتی حەڤەی شوبات لە خۆپیشاندان لە شاری هەولێرە. لەو کاتا بەڕاستی دەتوانم بڵێم هەم دەستێکی زۆری ئەقلیمی بۆ تێکدانی هەرێمی کوردستان و وەزئی هەرێمی کوردستان و ئارامی لە هەرێمی کوردستان هەبووە مەفروز دەتۆنێڵی مەسەلا ئەم ئاگرە لەم جێگایە بچێتە جێگایەکی تر. زۆر تەبیعیە لە سلێمانی کراوە، ئەوەی سلێمانی هەمومان بینیمان وەکو ئەوەی کە ڕێبوار ئیشارەتی پێدا کە لە پارەکە حەڤەی شوبات خۆپیشاندان کراوە هەمومان ئەنجامی خۆپیشاندانەکانمان دی چۆن کرا، مەسەلا ئاقاری ئەم خۆپیشاندانانە بەرەو کوێبرا وەچی تەسریحات بۆ لەکەدارکردن بۆ سڕینەوەی مێژووی ئەم میلەتە، بۆ سڕینەوەی ئیرادەی ئەم میلەتە و زوڵمێکی گەورە لە ڕابردووی ئەم میلەتە و ئێستای دەسڵاتی هەرێمی کوردستان. گەربیتە سەر تاقیبەکانت لەسەر قسەکانی ئەمە ئەوەی دکتۆر و کاک نەریمان کە ئەوە مەبەستمی شار من نەموتوە خۆپیشاندان لە هەولێر نەکرێت، ئەڵێم خۆپیشاندان بکرێ ئەو خۆپیشاندانانەی کەوا ڕێگە پێدراوە و دەستگا ئەمنیەکان چاودێری دەکەن و بۆ مەبەستێکی تایبەتی نەگوەکو ئەمەی کە ڕۆژی 8 مانگ لە هەولێر داکرا هەمومان بینیمان و من بەش بە حاڵی خۆم کاکە یادگار ئەگەر یەکێک بوایم لەو خۆپیشاندانانەی ڕۆژی 8 مانگ ئێستا داوام لەسەر ئەو لایەنە تۆمار دەکرد کە منی هەندا بچم ئەو خۆپیشاندانە بکەم، چکە ئێستاکە چونکە حرکاتەکە حرکاتێکی قێزەون بوو هەموو کەسێک لە ئاستی خۆی حەشای لێ دەکا بە دەسڵات و بەلایری ئۆپۆزیسیۆن و بەغێری ئۆپۆزیسیۆنیشەوە. بۆیە ئەمە بەڕاستیەکەی تۆ ئەگەر بێ ڕێگری لەم جۆرە حرکاتانە بکەی خۆ ئەگەر ئەوەی ڕۆژی 8 مانگ ڕێگری لێ بکرایە لەوانەیە یەک کۆمەڵ تەفسیراتی جۆرا و جۆری لەسەر بوترایە و مەقالاتی لەسەر دابزارە و مێزگردی لەسەر بوترایە لە هەولێر ناڵن خەڵ خۆپیشاندان بکە. بەڵام کە خۆپیشاندانەکە کرا خۆشبەختانە ئەوە بوو کە بینیمان جەنابی کاک نەریمان ئیشارەتی بە خاڵێکدا پێم خۆش ئەگەر ڕوخسەتم بی ئیشارەتی پێ بدەم دەوری دەستگا ئەمنیەکانی ئێمە لە هەولێرا چی بوو. من دەتوانم بڵێم ئەو بەرنامە یان ئەو دیمەنەی دەستگا ئەمنیەکانی ئێمە لە هەولێر لە ڕۆژی 8 مانگ تەقدیمیان کرد پێم وانە پۆلیس لە فەڕەنسا بتوانێت لەمە جوانتر تەقدیم بکە. سەرشکانی خۆی سوکایەتی پێکردنی جنێودان پێی حەچی نەوعی نەفرەتە پێی کرا ئەو جار ئامادە نەبوو حرکاتێک بنوێنێ. بەڵام لەگەڵ پێشێلکاری بەرامبەر نزیکەی 20 ڕۆژنامە نووس کراوە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە بەدەر لە قسەکردن لەسەر ڕۆڵیان کە ڕۆڵێکی باش بۆ یان هەرچۆنێک بووە، بەڵام لەگەڵ ئەوە پێشێلکاری ئەنجام درراوە. من لای خۆمەوە نازانم ڕێی ئەو بەڕێزانەی یان جەنابەت خەڵک چییە، من لای خۆمەوە هیچی بە پێشێلکاری نازانم، هەمووی بە دوواداچوو نەزانم، چونکە لە هەموو دەستگا و دامەزراوەیەکی دنیا ئەو جۆرە حرکاتانە بکرێت دەستگای ئەمنی بەرپرسیار ئەبێ بە دوواداچوون بکە. من ئێوارە ئەوەی کە گوێم لێ بوو ئەڵێ 150 مامۆستای ئاینی ئیمزایان کردووە نابێ مامۆستای ئاینی لە سژن نابێ. باشە منیش ئەڵێم نابێ مامۆستای ئاینی لە سژن نابێ. ئەی چۆن ئەبێ مامۆستای ئاینی لە پێش ئاژاوە گێڕیوە بێت؟ ئەی چۆن ئەبێ مامۆستای ئاینی گێژاو بگێڕێ؟ ئەی چۆن ئەبێ مامۆستای ئاینی مشاکیل بۆم هەرێمە و بۆ وڵاتی ئێمە دروست بکە کە من لەگەڵ ڕێزم من بەش بە حاڵی خۆم یەکێکم لەو کەسانە ئیلاقاتی شخصیم لەگەڵ مامۆستای ئاینیە زۆر مامۆستای ئاینی ئەم حقیقەتی من ئەزانێ. بەڵام لە هەمان کادا مامۆستای ئاینی هەیە لە وڵاتی ئێمە یەک و دوودەنیە زۆرن بۆ ئەشێ ڕۆژانە خەڵکی گەڕک و منتیقەکەی بچێ دەستی زیارەتکە. بەڵام هەندێک مامۆستایشێ ئەوە دەورەکانیتی کە ئەی بینین لە ڕۆژی 8 مانگە کە تەقدیمی کرد مامۆستای ئاینی ئەمە دەوری بێ لە ناو کاک فازڵ کاک نەریمان لە قسەکانی وتی ئەم هێزانە هێزگەلێکی ناشەرعین. وەڵامی تۆ بە کورتی ئایا وایە؟ ئەگەرەکو ئەم هێزە زۆر ناشەرعیش بن دیمەنێکی زۆر شەرعی جوانیان تەقدیم کرد لە ڕۆژی 8 مانگ. کەواتە لەگەڵ ئەو ڕایەنیت؟ نەخێر. بەڵێ
بەڵێ ببوورە وەڵامی پرسیارێک نەدامەوە قسەکەی مامۆستا ڕێبوار مامۆستا ڕێبوار وتی ڕۆڵی پەرلەمان تەنها یاسادانان بووە و چاودێریکردنەکەی بەجێهێشتووە زۆر بە کورتی وەڵام ئێمە بوو خۆمان لە پەرلەمانی کوردستانمە من بۆ یەکێک بووم لەو ئەندام پەرلەمانانەی کە ڕخنەم هەبووە ئێمە لە پەرلەمانی کوردستان لەبەر مناقەشە و ململانی ناوخۆی خۆمان لە ناو پەرلەمان بە حقیقەت نەماتوانی وەکو پێویست بەداداچوون لەسەر کارەکانی حکوومەت و دام و دەستگا هۆکارەکە حەزبەکانی دەسەڵاتن هەژمونی ئەوانە لە ناو پارلەمان وای کردووە کە نەتوان کارەکانتان بکەن من تهدید داکەمە سەر یەکەس چونکە بەڕاستی من ئێستاش دەڵێم هەموو ئۆپۆزیسیۆنەکان فراکسیۆنەکان عفوونەکە ئۆپۆزیسیۆن هەموو فراکسیۆنەکان ئێستاش بچۆلیان بپرسە دەیان گرفت لە وڵاتی ئێمە هەیە دوێنێ شەو دیمەنێکم بینی کە من بەلامە زۆر قێزەون بوو کە لە حیزبی دەسڵاتم دیمەنێکم بینی لەسەر خەتی دەربەندی خان من ئەمە لەگەڵ ئەواناڵم زۆر قێزەونە چونکە 2 کیلۆمەتر ڕێگای سەرەکی کە خەتی دووەلی لەسەر بێت تۆ نەی ئەم ڕێگا کاتێ قیرتاو بکەی هەتاتونەی لەکە تەواو ئەەکەی بەڕاستیەکەی ئەمە هەر کەسێکەیە لێدانە لە دەسڵات بەڵێ سوپاس دکتۆر دێمە لای تۆ سنتەرێکی بەرگری لە ماف و ئازادی ڕۆژنامەنووسان دەڵێت ئەو ڕووداوە ڕۆژێکی ڕەش بووە لە مێژووی کاری ڕۆژنامەنووسیدا لە شاری هەولێر ئەمە وایە بەڵگایەکی زۆر سلبین زۆر بەداخەوە یعنی هەر خەریکی ئەوەی لە جیاتی هەموو کەسێ مقدسکەین مقدس دەشکێنین لە جیاتی ڕۆژە گەشەکان تۆمارکەین ڕۆژە ڕەشەکان تۆمارەکەین لە جیاتی کۆمەلگاکە ئەمە بەڕاستی من بە هیچ جۆرێ لەگەڵوانی ئەم کۆمەلگایە بە حکومەت و خەڵکیشەوە بۆ کوفر و ئیماندا بەشکەی یعنی خۆم حکوومەتی ئێمە حکوومەتی کوفر نییە و خۆپشان بەرەی ئیمان بێ بەڕاستی ئەمە شەڕێکی کۆمەڵایەتی گەورە دروستە بێ ئاشوو بێ دروستە بێ ئەو سەری دیار نابێ ئەوەی یاری بەم عاتیفەی خەڵگەکە لە تیرۆریستەکان تاوانبارترە لە ڕژێمی بەعز تاوانبارترە چونکە ئاشتی کۆمەڵایەتی تێگەیە ژیان لە هەموو ماڵەکان وێرانەکە ئێمە بێ شتێ بزانین کاری ڕۆژنامەنووسی کاری ڕۆماڵگردن و گواستنەوەی ڕاستیەکانە لەبەرەوە نابێ ئێمە پێمان وابێ من لەگەڵ ئەوە نیم و یاسا نابێ بێڵێ و هێزە ئەمنیەکان ئەبێ ڕۆژنامەنووس پارێزن بەڵام ئەوەش ئەگەر لێیاندرا ئیتر بریتی نییە لەوەی کەەوە دنیا تەواو بووە چونکە من لەبەرەوە لێ نادرێن کە فلان کەسن لەبەرەوە لێ ئەدرێن ئەیانەوە ڕووداوەکان بۆ خەڵک بگوێزنەوە لەبەرەوە نابێت حاڵەتێکی سروشتیە لە چوارچێوەی پرۆفشناڵەتیان نەک لە چوارچێوەی ئەخلاق و قانون و سەروەری یاسایە لەو کەرامەتی ئینسانە بەڵام لە چوارچێوی پرۆفشناڵەتیە لیسی شمس لە چەناخچیان کوژرا گادگرۆز لە کەرکوو کوژرا کاکە خۆ من ناڵێم ئەم دەسەڵاتە نەئەتوانێ ناگەر بیشتوانێ ئەهێڵین بێت ڕۆژنامەنووس کوژێ بەڵام ئەگەر ئەم حاڵەتانە ڕوویە ئێمە نابێت ڕق ئەستور بین گرفتەکەی ئەوەی کە تۆ لەو خۆپشاندانانە ئەیبینی ئەوەیە ڕقێکی تونگ لە نێوان هاونیشتیمانانی ئەم وڵاتە ئەبینی حیزب چەندین ساڵە ئەوانی تاریخیان زۆرە عمقیان زۆرە بەرپرسیارترن لەوانی دوێنێ دروست بوون ڕقیان ئەستور کردووە وایان لێ کردووە کەواتە دکتۆر ئەمە بۆ ڕۆژنامەنووسان حاڵەتێکی طبیعیە کە لێیان بدرێت لە کاتی ڕووماڵکردن و گواستنەوەی هەواڵەکاندا ئەی بۆ دەسەڵات یاخود بۆ لایەنە ئەمنیەکان تا چەند سروشتیە لە ڕۆژنامەنووس بدەن ئەبێ بیان پارێزن ئێمە هاوکێشەیەکمان هەیە ئەڵێ دادگاکان دادوەرەکان پۆلیس ڕۆژنامەنووس یەک ئیشەکەن ئیشیانەوەیە گەندەڵی بنەبڕکەن و تاوانبارەکانی بدۆزنەوە ئیشیانەوەی بانک بڕەکان بدۆزنەوە ئیشیان ئەوەی یاسا سەروەر بێ ئیشیان ئەوەیە هاوڵاتی بە کەرامەتەوە بژی و مافی هاوڵاتی بوون هەبێ ئەمە ئەمسیانە ئیشیانۆکو یەکە بەداخەوە حیزب لە وڵاتەیە زۆر بە عاقلانە دادگا و پۆلیس و ڕۆژنامەنووسی کردووە بە دوژمنی یەکتری ئەوە تا ئیستای ماڵین ئەم سەرنووسەرە نابێ بگیرێ بەڵێ بێ بگیرێ لەبەرەوەی لە یاسای کاری ڕۆژنامەگەریە باسی نظامی عام و ئادابی عامیتیانە لەبەرەوە دادوەر دەتوانێت بگرێتەوە بە قانونی عقوباتی عێراقی ئەتوانێت بیشیگرێ و زۆر باشیش بیگرێ ئەگەر ئەو لێواشانە بێگرێتەوە بە ئوسولی محاکەماتی جەزایی وەشیگرێت و عقوبەی خۆشی بەسەرە یعنی معقولە تخوات کاکەم معقولە سەرنووسەرێک بێ ئەمە بڵاو کاتەوە ئەمە ئازادی ڕۆژنامەگەری بێ پێ ئازادی بێ بەڵام ئەو هەموو خەڵکە تیان هەڵبدرێ مێزەری مەلاتی هەڵبدرێ لیڤێکسی تەلەبەتی هەڵبدرێ عبای ژنتی هەڵبدرێ بەڵام ئەو ڕۆژنامەنووسە لەبەری ڕۆژنامەنووسە حەسانەیەکی بکەینە بەردەم ئێمە بیپارێزین دوای ئازادی لەکەدارەکەین من ئازادیەکەم ناوێت یا حرمەتی ئەوانی تر نەگرێ بەڵێ کاک نەریمان لە کاتی ئەم ڕووداوە و ڕووداوەکانی کۆتایی ساڵی ڕابردوش دەبینین پەلاماری شوێنە گشتیەکان دەدرێت شوێنگەلێکن کە بە هیچ شێوەیەک ڕەنگە پەیوەست نەبن بەو ڕووداوانەوە ئایا ئەمە تا چەند ڕەوایەوە ئایا هێزە ئەمنیەکانیش مافی ئەویان نییە کە ڕێگە بگرن لەم کەسانە لێیان بدەن دەستگیریان بکەن ئەگەر هات و هێرشیان کردە سەر شوێنە گشتیەکان بەڵێ من دەچمەوە سەر بە حڵەتە گەیشتنێک لە بابەتەکە
من نەموتوە نابێ بگیرێ من وتم هەنگاوەکانی یاسایی نەبڕی بوو بۆ گرتنەکەی بەڵێ یعنی من نەموت کە نابێ بگیرێ وەکو مامۆستا بۆ برادرام جەنابیشت دوات عرض کرد لەبەرەوە ئێمە لە هەموو حاڵەتەکانە ئەبێ پەنا بۆ یاسا ببین و لە هەر حاڵەتێکی نفسیا بین ئەبێ هەر یاسا بکەینە حەکەم لە بینمانە لەبەرەوە بتوانین هەمومان متمانەمان پێی هەبێ و قەنەعەتمان پێی هەبێ بۆیە من بە هەڵا لێک نەدەێت من نەمود نابێ بگیرێ وتم هەنگاوەکانی یاسایی نەبڕێ بوو دەستگیر کرا ئەمە بوو مۆزوعەکە ئێمە هاتینەوە سەر مۆزوعی ئەوەی کە ڕوویدا و دەرئەنجامەکانی چی بوو بەڕێز کاک فازڵ باسی خۆپیشاندانی کرد و خۆپیشاندانەکانی بەردەرکی سەرای ساڵی ڕابردووی بەڕاستی بە ناحەق و بە ناڕەوە کۆمەڵی ئەتیهام کردو ئەوانە من بۆ خۆم لێرەوە دەڵێم هەر سەرۆکی هەرێمی کوردستان خۆی پشتگیری لەو داواکاریانەی بەردەرکی سەرا کرد سەرۆکی حکوومەت کردی بە بەیاننامەشەوە و هەروەها پەرلەمانی کوردستانیش کە ئێمە لەو پەرلەمانین دوو پرۆژە بڕیاری تایبەتمان دەرکرد بە تەئیدکردنی ئەو داخوازانی کە لە بەردەرکی سەرا بوو بۆیە بەو شێوەیە نەبوو کە هاوکارم کاک فازڵ فەرموویوە دەوری دەستگا ئەمنیەکان لەم ڕووداوە بەڕاستی من لەوە کۆکم لەگەڵ کاک فازڵ کە دەڵێت دەستگا ئەمنیەکان ڕۆڵی باشیان گێڕا بەڵام نەک هەمویان بەس تەنها ئەو هێزانەی پەرلەمان و ناو پەرلەمان ئەو ڕۆڵیان گێڕا کە کاک فازڵ باسی دەکا فعلەن وابوو توندوتیژیان نەنوان یاساشکێنیان نەکرد نیاندا لە خەڵک بەو شێوەیە کە باس بکرێت بەڵامەکو ئەگەرەک و هەنگاوێک بچینەوە ئەو لای پەرلەمان 25 ڕۆژنامە هێرش کراوەتە سەری تی هەڵدان کراون دەستیان شکراوە خراونتە خستەخانە تاوەکو ئێستا لەژێر عیلاجان هەندێکیان بۆیە پاشان هێزی گەورە جوڵێنراوە 106 هاتوتە ناو شاری هەولێر دۆشکە هاتوتە ناو شاری هەولێر ئەمە لە دەرەوەی پەرلەمان بەڵام لە دەرگای پەرلەمان و پۆلیسەکانی دەوری پەرلەمان بەڵە ڕۆڵێکی باشیان گێڕە مەدەنیانە بوو و چەندین کەس بە سیارەی BMO ڕێگەی لێگیراوە لەلایەن چەکداری مەدەنیەوەتی هەڵدان کراوە یەکێک لەوانە دکتۆرێک و کە خەتیبی مزگەوتێکیشە ئەوە چەندین حاڵەت دەوانە بووە بەڵام ئێمە دێمەوە سەر ئەوەی کە من قەت لەگەڵ ئەوە نیم کە هیچ دەستگایەک هیچ کەسێک هیچ بەرژەوەندی تاکی و کەسێکی تاک و گشتیش هێرش بکرێتە سەری واتون و تیژی بە هەموو شێوەیەک مەرفوزە و هێزە ئەمنیەکانیش ئەرکیانە پارێزگاری بکەن لەو شوێنەی کە بۆ پارێزگاریکردنی دانراون و دەبێ بیپارێزن بەڵام لە چوارچێوەی یاسا تەعامل بکەن لەو کاتێک کە بەرامبەرەکە یاسا دەشکێنێ حەقی خۆیەتی یاسای بەرامبەر بە جێبەجێ بکەیت بەڵام لەو کاتێک کە هێزە ئەمنیەکەش یاسا دەشکێنێ دەبێت بە هەمان شێوە لە بەردەمی یاسا بەو شێوە بێ بەداخەوە بڕگەی دووەم بەو شێوەیە نییە دەستگا ئەمنیەکان دەستیان کراوە چی بکەن ون دەبێ و ناگاتە شوێنی خۆی و دیزە بە دەرخۆنە دەکرێت لێرە ئەدێنەوە سەر متمانە کە مامۆستا هەواڵ لە سەرتا باسی کرد بۆیە خۆپیشاندان چۆن ڕوودەدا لە نەتیجەی کۆبوونەوەی کۆمەڵێ ناعەدالەتی کە ئێمە مێژوویەکی حکومڕانیمان هەیە کە ڕوودەدا بۆ نمونە من زیاتر لە 8 تا 9 نووسراو دەخەمە بەردەستی جەنابتان کە لە سەرۆکایەتی حکوومەتەوە لە یەک ڕۆژە دەرچووە لە یەک ڕۆژە دەرچووە بۆ بەخشینی هەزاران دۆلار بەو خەڵکانێک و هەروەها چەندین کەس من 6 نووسراو لە ماوەی 4 ڕۆژە دەخەمە بەردەستان کە دوو برا خوشک و برا براومام برا بە یەک نووسراو دامەزراون لە کاتێکە ئەبینین وەزئی خەڵکی ئەمە لە 2010 بەروارەکەشی پێشترتان دەکەم لە کاتێکە ئەو نەعەدالەتیانە بەڕاستی ئەمە حزب دەیکا دەستی حزب دەیکا لە ناو دەستگاکانە بۆیە کە دەستگاکان دەستی حزبی لێ چووە دەرەوە یاسا سەرۆر بوو من پێم وایە متمانە بەهێزە ئەمنیەکان بە تحقیقەکانیان بە ئیجراتەکانیان دەکرێت و دەگەڕێنەوە سەر یاسا جێبەجێکردن یاسا پێش بینەرانی عەزیز ئێستاش کاتیەوەیە کە ئەو خوێندکارانە پرسیارەکانیان ئاراستە بکەن. عەبدوڵڵا عەبدولکەریم خوێندکاری زانکۆ وەڵام یەک سەرنج لەسەر قسەکانی کاک فازیل کە هەڵێ مامۆسایانی ئاینی دەورێکی خراپیان هەبوو لەم بابەتەیە بەڵام بەڕاستی ئەم خەڵکە لە مەری خۆ ناتەوە بینین لە 8 مانگا ئەوی توانی وتاری داهاتە بەردەم پەرلەمان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخەکە کۆمەڵێک مامۆسای ئاینی بوون پرسیاری دیکەشمەر لە کاک فازیلەوەیە بەڕێستان لە بودجە و داهاتی وڵاتە زۆر ناشەفافن بەڵام ئەکرێ لێرە بە جورەت و شەفافانەوە ئەو لایەنانەمان بۆ دیاری بکەن کە پێتان وایە ڕۆڵیان هەبووە لەسەر لە ئاڕاستەکردنیان بابەتەیە پرسیارگەشم لە دکتۆر هەواڵەوەی بۆچی ڕاگەیاندنی ئازاد و سەر بەدەسەڵات لەم بابەتە بێدەنگ بوون وەوەی قسەی جددی هەبوو لەم بابەتە تەنها لایەنە ئیسلامیەکان بوون زۆر سپاس دەست خۆش سپاس
عفو ئاری حەسان خوێنکاری زانکۆم سەرتا ڕوونکردنەوەیەکەم هەیە کە لەسەرەوەی کە ئایا دەستی دەرەکی لە پشت ئەو ڕووداوە هەیە زیاتر لەلایەنە سیاسی ئیسلامیەکان متهمەکردن ئەگەر تا ڕادێک بڵین بەڵام ئەتوانم بڵێم لایەنە سیاسی ئیسلامیەکان ئیشی سەرکی خۆیان ئەوەیە کە بەرگری لە واتە توانین بڵین پشتگیری لەو لایەنە بکەن کە هەر دژایەتی دینی ئیسلام بکەن ئەمە مانای ئەوەی نییە ترکە حیزب ئیسلامیەکان باسییان کرد ئەمەی تر ئەمە پشتی ئەمان دەستیان ئەمان لە ئەمە پرسیارەکەشم بۆ کاکفازیل ئەوەیە ئەڵێت خەڵک خۆپیشاند مافی ئەوەی کە خۆپیشاندان کە وەکو مافی ڕەوای خۆیەتی کە لەسەر زوڵمکردنیان شتێک ئایا ئەمە بە زوڵم دانانێت ئایان ئەو بە زوڵم دانێت کە ژایەتی حیزب بکریان شتێک بۆ ئەو بنەما گشتانی کە لە دەستورە باسی لەوە کراوە بە زوڵم باسی ناکرێت. سپاس مەبەستەکەت گەشت. من سامان فەتاح من دەستخۆشتان لێکم بە کاک فازیل ئەڵێم ناوی چەند مامۆستای کیانیمان پێ بڵێ کە لە ڕووداوەکەی ئەو لێرە گێرە شێوێنیان کردووە لەبەرەوەی ئەمە و بینەرانیش بیان. دلیڤان جعفر خوێنکاری کۆمەڵناسی لە زانکۆ من دەستخۆشی بەرنامەکەتان لێکم پرسیارێکم بۆ دکتۆر هەڤاڵ و کاک فازیل ژەیە بەڕێز کاک دکتۆر ئاماژەی بۆدا کە یاسای ڕۆژنامەگەری دەرکراوە لە ساڵی 2010 کە کۆمەڵێک یاسا بوون ڕێگیری لە هەموو ئەو سوکایەتیانە دەکرێت کە سوکایەتی بە مقەدەسەکان و پیرۆزیەکان نەکرێت لە هەمان کاتا سنتەری میترۆ بۆ داگۆیکردن لە مافی ڕۆژنامەنووسان ئەو نووسەری ئەو بابەتەی کە بڵاوی کردوێتەوە بەلایەنێکی ئازادیان نازانێت تا چەنە ئەمە لەگەڵ یاسا دژبەیەکنیا و خود یەکتریە بەستنەوانێ و بۆ بەڕێز کاک فازیلیش ئاماژەی بۆدا کە ئەو گربوونەوەی کە لە شاری هەولێر ئەنجام درا ڕقێکە یا خودکینەیەکە لە ناو کۆمەڵگا لە ناو دڵی ئەو کەسانە دروست بووە دانەوێت لەو شێوازە ڕووماڵی ئەو گرفتە بکەن من جەژە بیانە پرسم ئەو هۆکارانە یا ئەو پرەنسیپانە ئیتیجاهانە چین کە وای لە ئەو ئەندامانی ئەو گربوونەوەی کردووە کە بە شێوازێک ڕقبوونەوەی خۆیان بەرامبەر بەدەسەڵات نیشاندان ئایا پرەنسیپەکان کۆمەڵاتیە ئاینیە سیاسیە و لە لایەکی تری شەوانێ ئەگەر دیارە ئەو ڕقەی کە هەڵگیرساوە ڕقێکی ئەستورە لە بەرەوەی کە ئەو بابەتە لە 2010 ئەکراوە و لە 2012 بڵاو کراوە. دەستخۆش کەیتر ڕێکەوت جوامێر خوێنکاری زانکۆ قسەی من لەسەر ئەو ڕۆژنامەنووسەیە کە گیرە ئەو سەرنووسەری کە گیراوە بەڕای من ئەمەی کە ئەم سەرنووسەرە کردێتی ئەمە ئازادی نییە بەڕای من ئەمە زیادە ڕۆیە چونکە ئەم سەرنووسەر هاتووە سوکایەتی بە بیر و باوەڕی میلەتێک کردووە کە زۆرینەی موسڵمانە بۆیە وەکو لە ئاخری تەقەکەیان نووسێتی داوا لە خەڵکا بێت جواب ئەمە بەڕای من هیچ باوەتەکە ناگۆرە چونکە ئەم تەقی کوفرەکەی بڵاو کردو دەیتوانی بە شێوازێتتر ئاماژەی بدا لەوەی کە تەقی کوفرەکە بڵاو بکاتەوە و پرسیار منی بەڵکو وەکو ڕوونکردنەوەیە بەڕای من ئاگەر حکومت خۆی بە حکومەتی میلەت بزانێ ئەبوایە سەرنووسەر و کامل ئەندامەکانی بگیرێ لەبەرەوەی حکومەتی میلەتە کاتێککە سوکاتی بە میلەتەکەی کرد ئەبێ لەسەر میلەت بێتە جواب ئەو کاتەش میلەت دەتوانێت بڵێ کە من حکومەتم هەیە بەڕاستی هاتۆتە جواب لەسەر من لەبەرەوەی سوکاتی بە میلەتەکە کراوە. سپاس. بەڵێ خۆی ئەبێت لە مەسلەیەک تێبگەین و تێکەڵی نەکەین کە مەسلەی گرتنی ڕۆژنامەنووسانە ئەمە خۆی بۆ خۆی ئاماژەی پێکراوە لە یاساکە کە تەنها لە ڕێگەی دادگاوە دەبێت بۆی مەسەلەکە. بەڵێ بەناوی خوا سەرنگ مستەفا خوێنکار پرسیارێکی ئەو بەشمەیە بۆ مامۆستا ڕێبوار و کاک فازیل لەبری ئەوەی لایەنەکان لایەنی چ حیزبایەتیەکان یەکتر تۆمەتبارکەن قسە بگرنەیەک بۆچی نیان دانیشتن و شتەکان چارەسەر بکەن هەر لە کوردستان ئەمە زۆر باوەکە زۆر تاقا لە یەکترەکەن تر بە قسە بەیان بە هەر شتێکتر بێ ئەوانە پرسیاری تریش بۆ کاک فازیل دەسەڵات هەمیشە یانەوانی کە لە دەسەڵات و نزیکیان سەر بە دەسەڵات هەمیشە ئەڵێن خۆپیشاندان ڕەوایە و کارێکی ڕەوایە باشە کەینە سەرواقی بۆچی وانە ئەم شتە پێچەوانەکەی دروستە بۆ نمونە لە خۆپیشاندانەکانی پاردا ڕێکخراوێکی حیزبی زانکۆیەک داخا بە زەبەرەوەی داوامەکە ڕاگرێ بە زەبەرەوەی خۆپیشاندان نەکرێ ڕوونکردێکمان لەسەرەوە باتە سوپاس بێ. سپاس. شێنێ عزیز خوێندکاری کۆلیجی یاسا پرسیارێکم هەیە بڵێن گرتنی ئەم سەرنووسەرە تا چڕاتێکدا ڕاستی کیەکەی پرسیارەکەم دکتۆر بۆ کامیانە پرسیارێکی هاو بەشە باش تا چەند لەگەڵ یاسای ڕۆژنامەگەریدا ئەگونجێت. پرسیارێک تریشم هەیە گرتنی ئەم سەرنووسەری ڕۆژنامە گرتنی سەرنووسەری ڕۆژنامەکە تا چەند لەگەڵ یاسای
سەحافەیە گونجێ پرسیارێک تریشمەیە ئەو سەرنووسەرە خۆی بە ڕەزامەندی خۆی بڵاوی نەکردوەوە ئەی کێ لە پشت بڵاوکردنەوەی ئەم نووسراوەیە زۆر سپاس. ڕێژین ئەحمەد خوێنکاری زانکۆ کۆلێجی یاسا پرسیارێکم بۆ بەڕێز دکتۆر هەڤاڵ هەیە بۆچی لە وڵاتی ئێمەیە لە کاتی دروستبوونی هەر قەیرانێکە پەنا نابرێت بۆ قەزا ئایا ئەمە ئەگەڕێتەوانێ بۆ بێمتمانەیی بە دەسەڵاتی داواکاری گشتی و بە دەسەڵاتی داواکاری گشتی و دەسەڵاتی دادوەری لەم هەرێمەیە و ڕوونکردنەوەیەکیش بۆ قسەکانی بەڕێز کاک فازڵ بۆچی لەم وڵاتەیە هەمیشە هەوڵ ئەدرێت هەموو بابەتەکان بە ناوچەگەرایەتی و بە سیاسی بکرێت ئەو پەنا جاکردنەوەی ناوچەکانی هەولێر و سلێمانی بۆچی هەمیشە هەوڵی ئەم دروستکردنی ئەم جیاوازی ئەدرێت سپاس سنوور محەممەد خوێنکاری زانکۆ ئایا تا چەند ئەو قسە ڕاستە کە پارتی هەساوە بە دروستکردنی ئەم ڕووداوە بە مەستی کپکردنەوەی ڕووداوەکەی سەردەشت لە زانکۆی سلێمانی بۆ کاک فازیل بۆ کاک فازیل لە بەڵام سپاس ڕزگار ئازیز بەشی کۆمەڵاتی زانکۆ من پرسیارێکم بۆ کاک ڕێبوار هەیە ئەو لە قسەکانیان باسی ئەوەیە کە لە بڵین ئیسلامەکان زیاتر ئەو ڕۆڵیان بینەوە زیاترە بێ ئەو حەماساتیانە بێت چونکە زیاترەوە سوکایەتیکردن ئەو سوکایەتیکردن بە سوکایەتیکردنی هەموو مرۆڤایەتی کردووە نەک تەنها بە بڵێن لایەنێک یاخود لایەنێک وڵاتی هەڵسێتەوە یاخود وڵاتی هەڵنەسێتەوە ئەگەر ئەو کەسە لە دەرەوەی وڵاتە ئەبێ با یاسای پەرلەمان داوای بکات داوای سزای لەسەر ئەو کەسانە بکات کە ئەو کەسەی ئەو بڵێن ئەو شتانەی بڵاو کردوێتەوە داوای یاسایی لەسەر بکات ئێمە ئەڵێ خۆپیشاندان ئۆشتا ئێمە نابێت بڕاما بۆ خۆپیشاندان چونکە ئەزانین لە خۆپیشاندانەکانە دەستشکێ قاژشکێ ئەکوژریە بریندارە بێ خەڵکی کەمەندامەکرێ مادام وایە با ئێمە هاندەرێک نەبین بۆ خۆپیشاندەرەکان با ئێمە کارێوان نەکەین خۆپیشاندان هەڵقۆزینەوە بە شتێکی باش و داواکارەکانمان لە خۆپیشاندانە بدۆزینەوە چونکە چەندین ڕێگەی ترمان هەیە بۆی داواکارەکەمان لە یەک ڕۆژنامەیەکەوە ئەوە کرادوێت چەندین ڕۆژنامەی ترمانەیە ئەتوانێت ئەگە خۆمان بە موسڵمان زانین بەرپەرچی ئەو ڕۆژنامەیە بدەینەوە هەموو خەڵکی داوا بکە ئەو ڕۆژنامەیە دابخرێت نەک دابخرێت بەیانی زۆر سپاس کۆچەر وهاب خوێنکاری زانکۆی سلێمانی کۆمەڵاسی سپاس بۆ ڕخسانی و دەرفەتە پرسیارێکم هەیە لە کاک نەریمان بەڕێزی لە قسەکانیان وا دەرەکەوت کە ڕۆڵی دەستگا ئەمنیەکان لە خۆپیشاندانە بە شێوەیەکی سلبیە من لێ پرسم هۆکاری چییە تا ئێستا دەستگا ئەمنیەکان نەتوانراوە بە مەدەنی بکرێت نەتوانراوە لەژێر دەستی حیزبەکان بێنرێت دەرەوە ئەدی ڕۆڵی پەرلەمان چێ لێرەیە سپاس بەڵێ بینەرانی عزیز پاش ئەم ناوبڕا بە وەڵامی میوانەکانم بەردەوامە بین لەگەڵتان